هۆکارەکانی چوونە بەهەشت. هۆکاری سێم پابەندبوون بە فەرمانی خوا و پێغەمبەرەکەی سەلی الله عەلەیه وسەلەم لە هەموو وردەکاریەکانی ژیاندا. کاتێک بەرژەوەندیەکەت دژی فەرمانێکی شەرعی دەوەستێت، ئەو بەرژەوەندیە کە بە خەیاڵی خۆت بەرژەوەندیە دەیخەیتە ژێر پێتەوە و بە فەرمانە شەرعیەکەوە پابەند دەبیت. دەبێت لە هەموو کارەکانتا فەرمانبەرداری خوا و پێغەمبەرەکەی بیت. ئەمە زۆر ڕوون و ئاشکرایە. بەڵام لە وردەکاریەکانی تری ژیاندا ئەم قەرزە گومانێکی سووی تێدایە، ئەم بازرگانیە گومانی مادەیەکی حەرامی تێدایە، ئەم پەیوەندیە گومانێکی تێدایە. کەواتە تۆ کاتێک لە وردەکاریەکانی ژیانتا پابەند دەبیت بە فەرمانی خواوە و دوور دەکەویتەوە لەوەی کە قەدەغەی کردووە، فەزلی گوێڕایەڵی خوا دەدەیت بەسەر بەرژەوەندی خۆتە کە بە خەیاڵی خۆت بەرژەوەندیە. ئەوە هۆی سێمی چوونە نێو بەهەشتە. خوای گەورە دەفەرمێت: لەیس عەلى الأعمى حرج ولا على الأعرج حرج ولا على المريض حرج ومن يطع الله ورسوله يدخله جنات تجري من تحتها الأنهار ومن يتولى يعذبه عذابا أليما. واتا کوێر گوناهی ناگا ئەگەر نەچێ بۆ غەزا، و شەل گوناهی ناگا ئەگەر نەچێ بۆ غەزا، و نەخۆش گوناهی ناگا ئەگەر نەچێ بۆ غەزا. هەر کەسیش گوێڕایەڵ و فەرمانبەرداری خوا و پێغەمبەری خوا بێ، خوا ئەی خاتە بەهەشتگەلێکی واوە جۆگە لە ئاوی بەبندا ئەڕوا. هەر کەسیش پشت لە فەرمانی خوا بکە و مەلی لێوەرچەرخێنێ، خوا سزای ئەدا. ئەبوو هوڕەیرە بۆمان دەجێڕێتەوە کە پێغەمبەر سەلی الله عەلەیه وسەلەم فەرمووی: هەموو ئومەتەکەم دەچنە بەهەشتەوە مەگەر یەکێک خۆی نەیەوێت. وتیان: ئەی پێغەمبەری خوا، ئەوانە چێن نایەنەوێت؟ فەرمووی: ئەوەی گوێڕایەڵم بێت دەچێتە بەهەشت، ئەوەی سەرپێچی کردم ئەوە نایەوێت. کەواتە گوێڕایەڵیکردنی خوای گەورە سەرەڕای فەرزە ناسراوەکان ئەبێت لە وردەکاریەکانی ژیانتا بوونی هەبێت، لە بەشودانی کسەکەتە، لە پارەپەیداکردنتا، لە بەسەربردنی کاتەکانتا، لە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانتا. کاتێک پابەند دەبی بەوەی کە خوا لە وردەکاریەکانی ژیاندا فەرمانی پێکردووە، ئەمە دەبێتە هۆی سێیەم بۆ چوونە نێو بەهەشت.